ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش هەمووان بەو پەڕی جۆش و خرۆشەوە پێشوازی لە وتەی پیاوە حەکیمەکە، ڕۆح سپی و دڵ نورینەکە، خەمخۆرەکەی میلەت و دین بەڕێز مامۆستا سەلاحەدین بە پێشوازێکی گەرمەوە با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. ئامادەبوانی خۆشەویست، زۆر بەڕێز جەنابی مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز، ڕاهبەری گشتی زوتنەوەی ئیسلامی کوردستان، زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد، ڕاهبەری پێشووی بزوتنەوەی ئیسلامی کوردستان، بەڕێزان مامۆستایانی دڵسپی و سەرسپی خۆشەویست، ئامادەبوان سەرکردایەتی و مەکتەب سیاسی و کارگێڕان و هەڵسوڕاوانی بزافی ئیسلامی بەگشتی، ڕابوونی ئیسلامی بەگشتی، خۆشەویستان لە برایان و خوشکانی بزافی چاکسازی و گەشە، خۆشەویستان بەڕێزان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، پشتیوانەکانی ڕابوونی ئیسلامی و کاری هاوبەشی ئیسلامیەکان، سڵاو لە ئێوەی خۆشەویست هەمووتان، هەموو خەڵکی کوردستان، جەماوەری گەلی کوردستان. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. لێرەوە لە سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی، پایتەختی ڕۆشنبیری، شاری کاک ئەحمەدی شێخ و مەلک مەحموود و مەولانا و نالی و مەحوی و سەدانی هەڵکەوتووی ئەم گەل و نیشتمانە. لێرەوە لە سلێمانیەوە سڵاو بۆ هەموو گەلی کوردستان، بۆ هەموو ئازادی خوازان و ئیسلاح خوازانی عێراق بەگشتی، سڵاو بۆ جانی پاکی مامۆستای خۆشەویست و ڕیشسپی هەموو لایەکمان، جەنابی مامۆستا مەلا عوسمان، ڕەحمەت و بەرەکات و فەزڵی خوایی بڕژێ بەسەر ڕۆحی پاکە کە ئەمڕۆ قوتابیەکانی، شاگردەکانی، خۆشەویستەکانی پێکەوە خەونەکەی ئەو بەجێهێنین کە هەمیشە ئەویست موسڵمانان یەکگرن. ئەمڕۆ زەمینەی یەککەوتن و نزیکبوونەوە و پێکەوە کارکردن ساز بووە و ئاواتمان ئەوەیە کە خەونەکەی ئەو تحقیق بکەین ئینشاءالله.
ئەم کۆبوونەوەیە کە بۆ پاڵپشتی و پشتیوانیە لە لیستی 175 لیستی ئیسلام خوازان و خەمخۆرانی شوناسی ئاینی و ئەخلاقی ئەم میلەتە، لیستی هەموو ئەوانەی کە یانەوێ مسڵمانان برابن و تەعاون بکەن لەسەر بر و تەقوا و چاکە و هاوکاری یەکتر بکەن بۆ ئەوەی بەرەنگاری گەندەڵی و خراپەکاری بوەستن، لە عینی وەختا تۆوی خێر و چاکە و ئیسلاح و خێرخوازی بنێژن. ئەم ڕێبازە درێژکەرەوەی هەموو ئەو گەورە پیاوانەیە کە سەروەری ئەم گەلەی ئێمەوە بەوانەوەیە، هەموو ئەوانەی مێژووی ئەم میلەتیان نەخشاندووە، هەموو ئەوانن کە شێخانی گەورەی تەریقەت، زانایانی گەورەی حوجزە و میحراب و منبەر، گەورە پیاوانی هەڵکەوتووی زانست و عیلم و عیرفان، ئێمە شانازیمان ئەوەیە و شانازی و فەخرمان بەوەیە کە درێژە پێدەری ئەو ڕێبازە بین و خەمخۆر و پاسەوانی ئەو ڕێبازە بین. بۆیە سڵاو ئەنێرین بۆ پێشمەرگەی خۆشەویست لە بەرەکانی جەنگ کە توانیان دیفاع لەم نیشتیمانە بکەن بە باخەڵی خاڵی، بە نیەتی پاک و دڵی پاک. سڵاو ئەنێرین بۆ خانەوادەی شەهیدان، سڵاو ئەنێرین بۆ هەموو ئەوانەی خەمی ئەم میلەتەیانە و دڵسۆزانە دوور لە خەیانەت و خۆفرۆشی خەریکی خزمەتی ئەم میلەتەن. بەڕێزان، شاراوە نییە کە 27 ساڵە حکومڕانی خۆماڵی کوردی خۆمان بوونی هەیە. ئەم 25-26-27 ساڵە زۆر شتی تایە کە ئەبوایە نەبوایە، زۆر شتی تایە کە نەنگیە و عەیبە، بەڵام چی بکەی، ئەوە واقعەکەیە، ئەوە دەسەڵاتی خۆماڵیە، ئەوە شتێکە کە بە خوێنی شەهیدانی 100 ساڵ لە خەبات دروست بووە. ئەبێ لە عینی کاتە حەزمان لە پاراستنی ئەزموونەکە بێ، حەزمان لە پارێزگاری و بەردەوامی ئەزموونەکە بێ، لە عینی کاتیشا خەبات بکەین و تێکۆشان بکەین بۆ پاکسازی و چاکسازی ئەو ئەزموونە، بۆ چاکسازی ئەو حکومڕانیە، بۆ ڕیشەکەنکردنی ئەو گەندەڵیەی کە تێیداوە، ئەو دەرد و دایەی کە تێیداوە و کە کەوتۆتە ناو ئەزموونەکەمان. ئێمەی ئیسلاح خواز، ئێمەی ئیسلامی لە کوردستانە خوازیاری ئەوەین کە عاملێکی ئیجابی بین، فاکتەرێکی ئیجابی بین بۆ چاکردنی وەزعەکە و ئیسلاحی دۆخەکە. ئێمە شەڕمان نییە لەگەڵ هیچ حیزب و لایەنێک، ئێمە شەڕمان لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستان هەیە، شەڕەکەش باسی عەدالەت و ئازادی و دادپەروەریە، باسی ئەوەیە کە ئەم میلەتە تاکەی بەم شێوەیە ئیدارە بکرێت. ئەم ئیدارە سەقەتە دروست نییە بەردەوام بێت. ئەبێ میلەت، ئەبێ گەلی ئێمە، دەنگدەری ئێمە لە 12/5 بەبێ حاڵەتێکی نەخوازراو ئەو دەسەڵاتە تەمێ بکە و سزای گەندەڵکاران بدە.
ئەبێ 12/5 بکەینە خاڵی وەرچەرخان بۆ ئەم میلەتە. دوای ئەم هەموو ئەزمونە و تەجروبەیە کە هەمانە، دوای تاقیکردنەوەی ئەم هەموو خەڵکەی کە یا دوێنێ یا ئەمڕۆ یا ئێستش بەردەوامە لە گەندەڵیە، بەڵام شرم ناکا و ئیدعای ئەوە ئەکا کە ئیسلاح و چاکسازیەکە. ئەو خەڵکە بەداخەوە یا ئەمڕۆ لە دزی و گەندەڵیا چەقیوە، یا بە شێوەیەک لە شێوەکان شەریکی دزە و شەریکی گەندەڵیە، یا وەکو کۆنتر لە دوێنێ یا پێرێ یا پار یا چەند ساڵێک لەمەوە پێش تێکەڵی بنیاتنانی ئەو گەندەڵیە بووە. ئەمانە ئەبێ بێن جارێ تەوبە بکەن لە بەردەمی میلەتە و مافی ئەو میلەتە بێنەوە، مافی ئەو خەڵکیان خواردووە 25-26 ساڵە. ئینجا ئەگەر پەڕەیەکی تازە کرایەوە بە دادگایەکی عادلانە دەرکەوت کە من ئەینە لەکە هازا تەحقیق بوو، ئەوسا ڕێگەیان پێ بدرێ چ لاف و گەزافێکیان هەیە، چ ئیدعایەکیان هەیە بیکەن. بە پێویستیە زانین کە گەلی ئێمە نەگەزرێ جارێکی تر لە ناردنی نوێنەری نەشیاو، نوێنەری ناتەواو، نوێنەرێک کە ناتوانێ بەرگەی نوێنەرێک کە ناتوانێ بەرگەی فشار بگرێ، بەرگەی تەماع بگرێ، بەرگەی ئەو مغریات و ئەو هەڕەشانەی کە ڕووی تێکە. نوێنەر کە ئەنێرێ بۆ بەغا بزانین ئیشی چییە، و ئەو خەڵکەی ئێمە کە بە شانازیەوە کە خەڵکێکی شیا و لێهاتوو سەرکەوتوو کاندید کراون، ئیشیان چییە؟ یەکەم ئیشیان ئەوەیە کە نوێنەر بن، بە ئەمانەتەوە نوێنەرایەتی میلەتەکە بکەن، بۆ خۆیان نەچن بۆ میلەت بچن. دوای ئەوە بزانین لێرە ئەو گرفتاریانەی دروست بووە، ئەو خەلەلە، ئەو تێکچوونەی کە لە مەسەلەی مافی دستوری ئەم هەرێمە دروست بووە، ئەوانە چاک کرێ، مافی دەستوری ئەم میلەتە بگەڕێتەوە بۆ خاوەنی خۆی. مەجلیسێکی ئیتیحادی هەیە کە تا ئێستش لە دەستورە بە بۆشایی ماوەتەوە پێک نەهێنراوە. طبعا ئەوە مەوزوعێکی مهمە. ملاحەزەتان کرد برادەرێک کە دوێنێ هات بۆ ئێرە، سەرۆکوەزیرانی عێراق، بە یەک حرفیش باسی فیدرالی نەکرد. لەوەشێ لە ذهنیەتی خەڵکی بەغا باسی فیدرالی نییە، حەزیشیان پێی نییە، بەڵام نابێ بهێڵین بەسەر یا بشن. ئەنجومەنێک هەیە کە تا ئێستا تەشکیل نەبووە کە بریتیە لە ئەنجومەنی ئیتیحادی، ئەبێت تەشکیل ببێ. مەحکەمەی دەستوری تا ئێستا سەقامگیر نەبووە، مەجلیسی قەزای باڵا هەیە هێشتا سەقامگیر نەبووە. هێشتا ئەو شتانەی کە پێویستە بۆ ئەوەی وڵات مستەقر بێ، دامەزراو بێ، سەقامگیر بێ، تا ئێستا ئەنجام نەدراوە. هەموو ئیشەکانی ئەم هەموو ساڵەی عێراق هەر ئەڵێی موقەتە و هەر ئەڵێی تەواریئە. ئەمە ئەبێ استقرارێک بۆ تەطبیقی دەستور و ئەو مادانەی کە پێویستن بۆ
بۆ مادەکانی دەستور ئەوانە یاسایان بۆ دەرچێت نزیک بە 50 مادە هێشتا یاسایان بۆ دەرنەچووە مادەی 140 کە مادەیەکی دەستوریە ئەوە 10 ساڵە 11 ساڵە ئێهمال کراوە کەس لێ ناپرسێتەوە ئەمانە ئیشی نوێنەرن نوێنەر ئەبێ پێداگر بێ پابەند بێ بەم مەسئلانە مەسئلەی ئەو تێکچوونەی کە مرۆڤی عێراقی تووشی هاتووە لە زمانی بەعس و ستەمکاری بەعسەوە تا ئەمڕۆ کە شێوەیەکی تر لە ستەمکاری لە مەحرومیەت ڕووی کردوتە گەلی عێراق گەلانی عێراق ئینسانی عێراقی پێویستی بەوەیە تەعمیر بکرێتەوە سایکۆلۆژیەتی تەعمیر بکرێت کاری لەسەر بکرێت عێراق ئەو هەموو خەڵکە ئەو بێگانانە لە دوور کە دێن بۆی بۆچی دێن چونکە شوێنێکی بەپیتە شوێنێکی مغریە لە ئاو هەیەتی لە نەوت هەیەتی لە زراعە لە سەناعە لە مەوقعی استراتیژی لە مەسئلەی مێژوویی و ئەسەری کە وڵاتێکی کۆن وڵاتی ڕافیدەین ئەم وڵاتە ئەهەمیەتی حەزاری هەیە لەگەڵ ئەم هەموو سەروەتە بەشەری و سەروەتە تەبیعی کە هەیە ئەبێ عێراق بەم شێوەیە قەرزار بێ و بەم شێوەیە گرفتار بێ طبعا باسی عێراقەکەین چونکە عێراق بەحساب ئەو وڵاتەیە ئەبوایە مستەقر بوایە ئەبوایە وەزعی ئێمە لێوەوە چاک کرایە ئەوەی لێرە هەیە لەم گەندەڵی و فەساد و سەقەت و لار و خواروخێچی کە هەیە بێگومان ئەبێ بە دەستور لەوێوە چاکی کەین عێراق وڵاتێکی فرا مکەوینە فرا پێکهاتەیە لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەسەریەوە ئەم فرا ئەسەنی و دینی و مەذهبی و ئەو شتانە ئەبێ ببێتە خاڵی قووەت و هێز ئێستا بۆتە سراع و نزاع و بەکارهێنرێ بۆ جرایەتی و تائیفیەت بۆتە نەخۆشی تائیفە مشکلە نییە هەموو تائیفە هەیە بەڵام تائیفیەت نەخۆشیە قەوم هەیە بەڵام قەومیەت بەو مەفهومەی کە ئێستا ئەنجامەدرێ نەخۆشیە ئەمە ئیشی نوێنەرانە ئیشی مەجلیسی تەشریعیە بەڕێزان ئێمە زۆر ئەوترێ و وترا لەسەر یەکگرتوو بە تایبەتی و حاڵەتی ئیسلامی بەگشتی زۆر خەونی ناخۆش ئەبینن پێمانەوە بەڵام هەمووشیان هەڵوەشاوەتەوە حەق بوو عیبرەت بگرن کۆڵ بن ئیتر بەڵام ئەو نەیارانە بەداخەوە زاکرەیان زەعیفە هەر بیریانەچێ زۆریان ویست کە ئێمە هەڵفڕێنن لەم دەبەرە بە هاش و هوش و بەهایهوی هەڵمان فرێنن بەڵام نەیانتوانی و ناشتوانن ڕەنگە لە دەڤەری تریش هەروە بێ وایان کرد ویستیان تا گەیشتە خوێن هەڵمان فرێنن بەڵام نەیانتوانی ئێمە خەڵکی ئەم وڵاتەین دڵسۆزی ئەم وڵاتەین ئێمە سواز بۆ خوا ڕابردوومان پاکە و واقعی ئێستاشمان پاکە شتێکمان نەوتووە و شتێک ناڵێن کە نەتوانین بیکەین بۆیە قسەی خۆشمان کەمە بەڵام قسەی باشمان زۆرە ئێستا ڕۆژەکەی وای لێ هاتووە قسەی خۆش و
بریقەدار زۆر بووە، بەڵام هاوڵاتی هۆشیار ئەبێ بزانێ قسەی خۆش و بریقەدار لە قسەی مەحکەم و قسەی باش جیا بکاتەوە. بەڕێزان، ئێمە ئەخوازیین لە 12/5 لە پرۆسەیەکی دیموکراسی ئازاد و ئاشتیانە گۆڕانکاری لە پێگە و سەنگی هێزەکانە بکرێ، نەبووە ئەوەی گیرفان پڕکەین، نەبووە ئەوەی وەتەن بفرۆشین، شار بفرۆشین، وڵات هەڕاشکەین. بۆ ئەوەی ڕێگە بگرین لەو هەڕاشکیانە، بۆ ئەوەی ڕێگە بگرین لەو خەڵکەی کە وەتەن فرۆشیەکە، کە خوێنی ڕۆڵەی ئەم میلەتە بەهەدەر ئەدا، بۆ ئەوەی ڕێگە بگرین لە گەندەڵکار، ڕێگە بگرین لە دزەکان، دزە کۆنەکان و تازەکان. ئێمە ئەمانەیە بەخۆشی، بە ئارام، بە ئاشتیانە پرۆسەی چاکسازی و ڕاستکردنەوەی هەڵەکان و پاراستنی ئەم ئەزموونە لە هەڵدێر ئەنجام بدەین و بە ڕەوش و ڕەوتێکی میانڕە و ئارام، بەبێ ئەوەی کە یا چەواشەکاری بکەین وەکو بەعزێک، یا وەکو دیکتاتۆری بکەین وەکو بەعزێک. ئێمە ناڕازین و ڕاستە و خۆش بەخۆی ئەممان وتووە، ناڕازین لە ئەدای دەسەڵاتی کوردستان. ڕەخنەمان هەیە لە ئیدارەی قەیرانەکان لە کوردستانە. و هەوڵیشە دەین بە پێی توانای خۆمان لە بەغاوە لێرە لە کوردستان بە علاقاتی خۆمان لەگەڵ هێزە سیاسیەکان ئەم پرۆسەی چاککردنە، ئەم ڕاستکردنەوەیە ئەنجام بدەین. بەڵام دڵنیابن چەندە ڕقمان لە دەسەڵاتی دیکتاتۆر و گەندەڵە، ئەوەندەش ڕقمان لە چەواشەکاری و مزایداتی بێجێ. ئەوەنەش ناحەزین بەوەی کە ئەڵێ فەلیەکم من بعدی الطوفان، چییە بێ با بێ، مادام منی تیان با بڕوخێ. ئەو ڕەوتە، ئەو بیرکردنەوەیەکی جەهەنەمیە. دەسەڵات گەندەڵە، سەقەتی هەیە، ئەدای نوقسانی هەیە، ئەبێ مەردانە و ژیرانە بچینە مەیدان چاکیکەین. ئەبێ گەلی ئێمە هۆشیار بێتەوە بۆ ئەوەی بە دەنگەکەی خۆی بتوانێت تەمەی بکە، دەسەڵات تەمێ بکە. بەڵام دروست نییە بە چەواشەکاری بە فریودان خەڵکی ئێمە هەموو ڕۆژێ دەستی لە کونێکی ترا بگەزرێ. دروست نییە بیرکردنەوەکە وابێ مادام ئەو شتە، ئەو پرۆسەیە، ئەو ئیشە منی تیانیم، ئیتر با بڕوخێ. با بڕوخێ منهەجی ئێمە نییە، با چاکیکەین منهەجی ئێمە.
ئێمە دڵخۆشین و شانازی شەکەین کە پۆلێکی زۆر شیاو و بەتوانە لە نوێنەر ئامادە کراوە، کاندید کراوە بۆ ئەوەی گەلی کوردستان حجەتی لەسەر ئیقامە بکرێ و بزانرێت کە ئەوە خەڵکێکی باش هەیە، خەڵکێکی ڕابردوو پاک، شارەزا، خاوەنی بڕوانامە، خاوەنی شارەزایی، فەرموو دەنگی بەرێ با نوێنەریت بکە لە شوێنێکە کە ڕەنگە دیمان کە خەڵکی تر ناتوانێت نوێنەری بکە. هەروەها دیمان کە خەڵکی ئێمە توانید نوێنەری بکە. بۆیە بە شانازیەوە داوا لە خەڵکی کوردستان بە تایبەتی جەماوەری بە شەرەفی پارێزگای سلێمانی لێرەوە بۆ شاری سلێمانی ئەرزیانەکەم کە لیستی 175 لیستی ئێوەیە. لیستی خەونەکانی خەڵکی چەوساوە و بەشخورا و موچە بڕاوی ئێوەیە. وەڕوو بە لایەنە ئیسلامیەکان و خەڵکی ئیسلام دۆست و ئەوانەی لە ڕابوونی ئیسلامیە یا عومرێکیان بردوێتە سەر یا ئەمڕۆ وان لە کاری ئیسلامیە و شانازیەکەن بە ئینتیمای ئیسلامی خۆیانەوە، ڕوو بە ئەوان عەرزەکەم کە ئەوە ئەم لیستە لیستی خەونەکانی ڕابردوانمان ئەوانن سەبەخونا بالئیمان، سەروەرەکانمان مامۆستا مەلا عوسمان، مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز، مامۆستا مەلا عومەر عەبدولعەزیز، مامۆستا مەلا محەممەد، مامۆستاکان ئەو بەڕێزە خۆشەویستانەی کە خاوەنی مێژوویەکی پڕ لە سەروەرین و ڕەنگڕێژی ئەم بزاف و ئەم ڕابوونە ئیسلامیە بوون. ئەمە خەونەکانی مامۆستا عومەر ڕێشاویە، ئەمە ئاواتی خوێنە بە ناحەق ڕژاوەکەی فوئاد چەلەبی و مشیر مزوریە، ئەمە جوابانەوەی بانگەوازەکانی مامۆستا وشیارە، مامۆستا شەماڵە، خۆتان مەشغوڵ مەکەن بە قسەی لاوەکی و وتی خەڵک. بزانن کە ئەم لیستە ئینشاء الله تعالى ئاواتەکانی سەحوەی ئیسلامی کوردستان بەجێنێ. و لێرەش دووبارەیەکەینەوە کە لێرە ئەمە هەنگاوی یەکەمە، هەنگاوەکانی تر بە ئەمانەتەوە دڵنیابن کە تەواوەکەین. جارێکی تر سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاس بۆ هەموو لایەک. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.